بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. دەرمانخانە بە باشترین جۆرەکانی دەرمان، تاقیگە بە پێشکەوتووترین ئامێرەکانی سەردەم، نەشتەرگەری هەموو جۆرە نەشتەرگەریەکی تیادا ئەنجام دەدرێت. هۆڵی لەدایک بوون، بەشی چاودێری ورد، سەنتەری ددان و جوانکاری ددان، سەنتەری پێست و جوانکاری هەموو جۆرە کارێکی پێست و جوانکاری تیادا ئەنجام دەدرێت. سەنتەری تیشک و سۆنار، ئێکسڕەی، سیتی سکان، مامۆگرافی، ئێماڕای، یەکەی نەبەکەم بۆ منداڵانی تازە لەدایک بوو. بەشی چارەسەری سروشتی تایبەت بە دووبارە ڕاهێنانەوەی نەخۆش، کلینکی ڕاوێژکاری، زیاتر لە 25 کلینکی ڕاوێژکاری بۆ هەموو پسپۆڕیەکان، قاوشی گەورە ساڵان بۆ ئەو نەخۆشانی پێویستیان بە مانەوە هەیە، قاوشی منداڵان بۆ منداڵانی نەخۆش و حاڵەتە کتوپڕەکان، بەشی هەناوبینی، سوورێنچێک، گەدا، دوانزەگرێ و سیەکان، تاقیگەی خانە و شانەزانی بۆ پشکنینی ئەو پارچە وەرگیراوانەی لە نەشتەرگەری وەردەگیرێن، ژووری یاری منداڵان، چێشتخانە و کافتریا. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، بینەرانی خۆشەویست، سڵاوتان لەبێت. جارێکی دیکە هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی تەندروستی. دکتۆر ئەنتۆنی فاوچی کە سەرۆکی پەیمانگای پزیشکی نەتەوەی ئەمریکایە بۆ نەخۆشە گوازراوەکان هەفتەی پێشوو هۆشداریەکیدا لەبارەی نەخۆشی کۆڕۆنا و بۆ وەرزی پاییز، هەرچەندە ئەم هۆشداریە تازە نییە و یەکەم کەس نییە کە هۆشداری دابێ، بەردەوام پسپۆڕانی تەندروستی هۆشداری دەدەن لە وەرزی پاییز و گەڕانەوەی وەرزی سەرما کە ڕەنگە ڤایرۆسی کۆڕۆنا چالاکتر ببێتەوە و بە شێوەیەکی قورستر بڵاو ببێتەوە لە سەرجەم وڵاتاندا و قوربانی زیاتری لێ بکەوێتەوە. بۆ ئەمە بەستە دکتۆر ئەنتۆنی فاوچی بە هەمان شێوە هۆشداریدا کە ڕەنگە ئەمریکا یەکێک بێت لە وڵاتانی کە قوربانیەکی زۆری دەبێت بەهۆی نزمبوونەوەی پلەکانی گەرما و هاتنەوەی وەرزی سەرما بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە. ئێمە ئەمڕۆ بە میوانداری بەڕێز دکتۆر کاوەفەر سەعدون، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ و هەناسەدان، تاوتوێی ئەم بابەتە دەکەین بزانین ئایا بۆچی لە وەرزی پاییزدا کۆڕۆنا چالاک دەبێتەوە، مەترسیەکانی چی دەبن، بۆچی خێراتر بڵاو دەبێتەوە، هەروەها ئایا ئەو نەخۆشیانی دیکە چین کە لە وەرزی پاییزدا سەر هەڵدەدەن و ڕەنگە بەهۆی نیشانەکانیان لە یەک نزیکبوونی نیشانەکانیان لە نیشانەکانی کۆڕۆنا تێکەڵ بە نەخۆشی کۆڕۆنا ببن. کاک زۆر بەخێر بیت. زۆر سپاس، دەستان خۆش بێ. زۆر سپاس باش. کاک زۆر، سەرەتا پێشەوەی بڕۆینە سەرباسی پاییز و مەترسیەکانی کۆڕۆنا لە وەرزی پاییزدا، ئەمەوێ لێت بپرسمایە تا ئێستا بارودۆخی کۆڕۆنا ئێستا گەشتۆ بەچی لە کوردستان و ئایا بە بەراورد بە چەند مانگێ پێش ئێستا قوربانی زیاترە کەمترە، نەخۆش زیاترە کەمترە، وایە هیچی نوێ هەیە لەو بارەیەوە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، دەستخۆشی لە بەڕێستانەکەم. دیارە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا ئێستا بە بەردەوامی لە جیهانە لە بڵاوبوونەوەیە، یعنی ئەوەی کە باسەکرێتە ئەم کاتانەش کە ئەم ڤایرۆسە لە بڵاوبوونەوە لە جیهانە خاو نەبۆتەوە، یعنی جاری وایە لە هەندێک شوێن لەوانەیە خاو بێتەوە، بەڵام لە هەندێک شوێنی تر بە قورسی و بە سەختتر بڵاو دەبێتەوە. یعنی لە ڕاستیە ئێستا هەر لە قۆناغی بڵاوبوونەوەی بەردەوامایە ڤایرۆسەکە کە نەگەشتوتە ئەوەی کە بڵین گەیشتۆتە تۆپی بڵاوبوونەوەی لە جیهانە و دوایی بەرە و کەمبوونەوە بچێت. بە هەمان شێوەش لە کوردستانی خۆشمانە لە عێراقیشە، لە ڕاستیە لە عێراق بە شێوەیەکی گشتی هەڵکشانێکی بەرچاوی بینیوە لە مودەیە لەم چەند هەفتە و چەند مانگی پێشوە. هەڵکشان تەنها لە ڕووی ژماری توشبووانەوە یاخود قوربانیەکانی بەڵێ بە لە هەردوو لایەنەکەەوە، هەم لە ڕووی ژمارەی توشبووان هەم لە ژمارەی قوربانیان بە هۆی ڤایرۆسەکەەوە بینین لە زیادبوونایە و هیچ خاوبوونەوەیەکی پێوە دیار نییە لە ڕاستیە لە عێراقیشە، بەوە لە کوردستانیشە بە هەمان شێوە
ئەبینین هەندێک ڕۆژ لەوانەیە هەندێک هەفتە کەمتر ببێتەوە بەڵام هەفتەکەی دواتر ئەگاتەوە ئەو ئاستی پێشووتر کە ڕوویدا ئەبینین یعنی لێرەش لە کوردستانە بە هەمان شێوە بەردەوامی هەیە لە بڵاوبوونەوە تەشەنەسەندنی و ناتوانین بڵێن ئێستا لە ڕووی ژمارە بەرەو خاوبوونەوە چوو بێت یان بەرەو کۆنتترۆلکردن چوو بێت نەخێر ئەو شتە ڕاز نیە لە ڕووی زانستی بڵ زۆر باشە کاک دوکتۆر ئێستا بە بەردەوامی ئێمە دەبیستین وەک شەپۆلی سەرەتا نییە کە هەمومان بڵێن ترسێکی زۆرمان لێ نیشت بوو و تەنانەت دۆزینەوەی نەخۆشێکی کۆڕۆنا لە جێگایەک دەبووە دەنگ و باسی هەواڵەکان و لانی ئەمنی تەداخلی دەکرد بۆی نەخۆشەکە بە زۆر ڕاپێکی نەخۆشخانەکان بکەنەوە بڵاو نەبێتەوەی مە ڕۆژانە ئێستا دەزانین کە چەندین نەخۆشی کۆڕۆنا ڕوو لە کلینیکەکان دەکەن ئەگەر من ئەمڕۆی دکتۆر کاوە بە نمونە بهێنمەوە لە کلینیکی تایبەتی خۆت تقریبان چەند نەخۆشی کۆڕۆنا دەستنیشان کردووە من ڕۆژانە بە بەردەوامی چەندین نەخۆشی نوێی کۆڕۆنا سەردانەوەن ئەکا ینی ژمارەکە بە عادەت زۆر هین نییە بەڵام ئەتوانین بڵێن بەردەوام هەیە ڕۆژانە هەیە و غێری هۆش ئەو کەیسانی تر کە پێشتر هەیە یعنی من ئێستا حالیان چەندین کەیسم هەیە کە بۆ جاری دوم توش بوونەتەوە ینی ئەوەش هەر بابەتێکی ترە کە باسی لەوە بکرێت توشبوونەوە بە ڤایرۆسەکە وجودی هەیە ئەین لە ڕاستیە هەیە و لە جیهانیشە بەڵێ ئەوە لێرە من لە سلێمانی بینیومە و لە جیهانیشەوە تەوان باسەکرێت لە هەموو جیهانە کە ئەمە شتێکی بڵاوە ئەبینین چەندین کەس کە پێشتر تووشی ڤایرۆسەکە بوون سەر لە نوێ توش دەبنەوە بە ڤایرۆسەکە ئەجا لە ڕاستیشە وەکو نەخۆشیەکە ئەگەر ئێمە باسی کەین ناکرێ هەم نابێت لی بترسی هەم نابێت بە کەمیشی بزانین هەردوو لایەنەکە خراپە بە کەمزانینی ڤایرۆس و نەخۆشیەکە ئەوە شتێکی خراپە چونکە ئەم ڤایرۆسە بەهێزترە لە ڤایرۆسەکانی تر ینی مجاران پێشتر ئەیان و دوو ئەمە وەکو هەڵامەتێک و پەتایەک و ئینفلۆنزایەکە نەخێر ئەگەر ئێمە لە ڕووی زانستیەوە سێریکەین توشبوانی ئەم ڤایرۆسە زۆر زیاترە لە توشبوانی پەتا و ئینفلۆنزا و ئەوانەی تر چونکە ڤایرۆسێکی نوێیە و ئەوانەشی کە قوربانی دەستی ئەم ڤایرۆسن زۆر زیاترە یعنی ئێستا ئەوەی کە باس ئەکرێ لە جیهانە وەکو ڕێژێکی جیهانی باس ئەکرێ کە لەوانەیە لە سەدا یەک بێ لە سەدا یەکی خەڵک پێی بمرێ شتێکی زۆرە لە ڕاستیە لە ڤایرۆسا کە ئەوە ئەسەرمێنێ کوشندەیەکەی لە ڤایرۆسەکان و لە پەتاکانی تر زیاتر کەواتە هەم نابێ بە کەم بزانرێت دووەمیشیان ترسان و تۆقانینیش پێویست ناکە ینی ئەوە چەندی جار باسمان کردووە لە ڕاستیە هەر وەکو هەموو پەتایەکی تر سیر بکرێ بەڵام ئەم قورسترەوە گوتمان لە پەتاکانی تر هەموو پەتاکانی تر کە بڵێن لە کاتەکانی تیشە هەیە بە بەردەوامی لە ناو مرۆڤەکانە بڵاو بێتەوە وەکو ئینفلۆنزا و هەڵامەت و ئەوانەی تریش وەکو مرۆڤەکان جۆرە وەکو چۆن بڵێن خۆگونجاندنێک ڕوویاوە لەگەڵ ئەم ڤایرۆسانەیە کە ساڵانە تۆ خەڵکانێکی زۆر توش ئەبێ و خەڵکیش پێی ئەمرێ قوربانیشی هەیە پێویستە ئەم ڤایرۆسەش ئێمە بەو شێوەیە وەریگرین و هیچ پێویست بە ترسان و تۆقانن ناکە و پێویستە بڵێن شێوازەکانی خۆپارێزی بەردەوام بین بۆی خۆمان لێ پارێزین بەڵام لەمان کاتشە لێی نەترسین و کە تووشیش بووین بە هەمان شێوە بزانین کە شتێکە بەو بەڵێ چارەسەر ئەکرێ لە زۆر حاڵە زۆربەی حاڵەتەکانە چارەسەر ئەبێ و کۆتایی دێ زۆر باشە کاک دکتۆر بەڵام لە قسەکانت ئاماژەت بە خاڵێکدا ڕەنگە تا ڕادێک هەواڵێکی ناخۆش بێ بۆ گوێگران بینەرانی بەرنامەکە ئەویش دووبارە توش بوونەوەی بە کۆڕۆنا کەم لەمەوێت تا کەمێک هەڵوێستی لەسەر بکەین واتە دکتۆر کاوە خۆی نەخۆشی دیوەتەوە کە پێشووتر هەر خۆ دەستنیشانت کردو تووشی کۆڕۆنا بۆ دووبارە توش بۆتەوە بەڵێ ئەوە چەندین حاڵەتی وامان هەبووە بەڵێ زۆر باشە کاک دکتۆر دووبارە توش بوونەوەیان سەختتر بوو یاخود یەکەم جار توش بوونیان ناتوانی بڵێ یا ئێمە ئەگەر ئێمە لای خۆمان لەوەچی ئەمەیان تۆزی تازە بێ ئەم بابەتە توش بوونەوە بە ڤایرۆسی کۆڕۆنا و وەکو چۆن بڵێ توێژینە و ستەدی و ئەمانشی لەسەر ناکرێت بزانین ئایا شێوازەکەی چۆنە لە چاو یەکەم جار بەڵام ئەوەی کە ئێمە سەیری توێژینەوە جیهانیەکان بکەین ئەوانەی کە لە وڵاتان و لە شوێنانی تر کراوە طبعاً توشبوونەوە بە ڤایرۆسەکە وجودی هەیە گوتمان لە هەندێک شوێن باسی ئەوە ئەکەن کە توشبوونەوە بە ڤایرۆسەکە هێواشترە سووکترە وەک لەوەی کە یەکەم جار گرتوێتی ئەو کەسە لە هەندێک لە ستەدیەکان و لە توێژینەوەکانە باسی ئەوە ئەکەن کە توشبوونەوە لەوانەیە هێواشتر و سوکتر بێ لە هەندێک ترا باسی واکە نەخێت لەوانەیە بە هەمان قورسی شاری پێشووتر بێ و لەوانەیە قورستریش بێ ئەمەش طبعاً احتیمال دەکاتە سەرچی لێرە ئەوەی کە توێژینەوە یعنی ڕاستیە توێژینەوەکان زۆر بە چڕی لە جیهان لەسەر ئەم بابەتە بەردەوام طبعاً باسی
دروستبوونی بەرگری لە لەشە بەرامبەر بەم ڤایرۆسێکێکە لە بابەتە گەرمەکان کە باس ئەکرێ باسی ئەوواکەن بەڵێ لە هەندێک کەسە تۆ ئەشتوانی بیشی پێوی تەمان بەو فەحسەی کە ڕادەی بەرگری لەش دەرەخا لە دژی ئەو ڤایرۆسە بەهۆی دژە تەنەکان و تەمان بە IgG و IgM ئەکرێ بەڵێ بە تایتر ئەکرێ ئەوە ئەی سەلمێنێک کە بەرگریەک لە لەشە هەیە ینی بەرگری هەیە بەرامبەر سەلماوە کە بەرگری دروست بەڵێ بەرگری شەر نییە لە هەموو کەسێکشە بەڵێ ئەوەش هەیە ینی ئێمە ئەوە بزانین کە لە زۆربەی خەڵکیە بەرگری دروست ئەبێ بەڵام ئەم بەرگریە ئایا چەندێکە ئەوە لێرە شتەگەر خەڵکی دیکەش باز لەوە دەکرێت بە پێی کورسی و سووکی نەخۆشیەکە لەو کەسەدا دروستبوونی بەرگریش دەگۆڕێەوە ئەگەر کەسێت کورسر بگرێت زیاتر بەرگری توش دەبێت ئایا قسێکی زانستیە بەڵێ لە ڕووی زانستیشەوە باسی ئەوەش ئەکرێ وایە ئەوانەی کە سەختتر ئەیگرن دوای چاکە بنەوە بەبێەوەی هیچ شوێنەوارێکی هەبێت لازمەکەشان سوود بەخش بەڵێ ئەویان بەرگریەکان باشترە بەڵام لێرەش شتێکی ئەم بەرگریە ئایا چندێک ئەخایەنێ یعنی ئێمە ئەسە بۆ نمونە لە پەتاوەرزیەکانی ترا لە ئینفلۆنزا و لە هەڵامەت و ئەوانە بەرگری لە دژی ئەوانە لە ساڵ تێناپەڕێ ساڵ بۆ 2 ساڵ بۆیە ئێمە پێویستەکە ساڵانە یا 2 ساڵ جارێک ئەو کەسە بەڵێ بکوترێتەوە یا بکوترێت بەڵام ئێستا باس ئەکرێت لە ڤایرۆسی کۆرۆنا لەوانەیە لەوەش کەمتر بێت ینی باسی وەکرێت لە هەندێک لە ستەدیەکانە کە لەوانەیە 2 مانگ بخایەنێ ئەو بەرگریەش ئەو بەرگریە بەهێزە لە ماوەی 2 مانگە بمێنێتەوە لە لەشی ئەو کەسەیە کە ڕێگرێ لەوەی توش بێتەوە بەڵام دوای 2 مانگە لەوانێت توش بێتەوە هەندێکەڵە لەوانێت تا 6 مانگیش بخایەن بەڵام ئەوەی کە بۆکو ئاماژە باس ئەکرێ بەرگریەکی کورتخایەنە ئەوەی کە تا ئێستا ستەدی و دراسی لەسەر کراوە ئەو بەرگری کە دروست ئەبێ بۆ ئەم ڤایرۆسە لە ناو خەڵکە جیاوازەکان لە توێژینەوەکانە لە چەند مانگێکا باس کراوە لە 2 بۆ 6 مانگ لەوانێت نابێت زۆر دڵ بە بەرگریەکە خۆش بکەیت بەڵێ یعنی لێرەشە ئەنجا بابەتی ترێتە پێشەوە بابەتی کوتان لە دژی ئینفلۆنزا یعنی تۆ لە دژی ئەم بڵێن ڤایرۆسی کۆرۆنایە ئەم کوتانە ئەگەر وابێ بەرگری لە لەشا دروستکە یعنی لێرە شتێکی گرنگ هەیەکەواتە پێویستە کوتانێک دروستکرێ کە بەرگریەک دروستکە بمێنێتەوە وەکو ئەوەی ئینفلۆنزا ئەوانەش ینی چۆن بڵێن هیچ نەبێت ساڵێک بخایەنێ ئەم کەسە مدەیەک بخایەنێ بەڵام لێرەشە ئەوەی مای دڵخۆشکەرەیە ئەوەیە ئەم ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە باس ئەکرێ وەکو ستەدیەکان ئەو سیفەتەی نییە کە ساڵانە هەڵباتەوە وەکو ڤایرۆس ئەو قسەی کە دەکرا سەرەتا دەگوترا ڕەنگە ساڵانە هەڵبات بەڵێ نە ئەوەی نییە ئەوەی کە وەکو ئێستا باس ئەکرێ ئەڵەن لەوانەیە ئەوە وانە بێ وەرەوە ئێستا ئێمە بزەبت نازانین چکە هێشتا کۆتایی نەهاتووە وانە کە کۆتایی بێت ئەنجا پاش ماوەیەکی پیا بێت و ئەنجا تو ئەمە بۆت ئەسەلمی ئایا هەڵەیەتوە هەڵنایەتەوە جارێکم کۆتایینە بەڵام ئەوەی وەکو ئاماژەکان کە لە لێکۆڵینەوەی ڤایرۆسەکەەوە کراوە ئەوە باسەکەن کە لە ئەمە بەو شێوەیە نییە ساڵانە هەڵباتەوە بەڵام ئەوەندە هەیە ئەبی ئەم پەتایە بنە بڕ بکرێ بۆ یەکجارێکی کە نەمێنێ ئەنجا ئەو کاتە ئەوەستێ لە بڵاوبوونەوە و ئەفەوتێ و لەوانەیە کە هەڵنایەتەوە جارێکتر ئەمە گرنگە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئێمە باسیەکەین ڤایرۆسەکە هێشتا لە ناو نەچوو وەگوتمان لە هەموو جیانە بە بەهێزی بڵاوە بێتەوە بۆیە ئێستا ئەو پێشبینی داهاتوو ئەەکەی ئایا لە وەرزەکانی داهاتوە چی ڕۆەدا یەک شتی تریش کە من لە ستەدیە تازەکانە بینیم ئەڵێن ئەوانەی لە هەندێک سەدی بینی باسی واکڵێ ئەوانەی کوتانی ئینفلۆنزایان بۆ کراوە کوتانی ئینفلۆنزای ئاسایی بەڵێ ئەوەی ساڵانی پێشوو ئێمە طبعاً ساڵانە هەیە ئەوە نەخۆشەکان سەردانمانەکەن لە نەخۆشخانەش هەیە و لە دەرەوەش هەندێک جار هەبوو ئەو کوتانە ئێمە نەخۆشەکان بۆیان نووسین کە خۆیان بکوتن ئەمانە ئەڵێن ئەم کوتانە لەوانەیە بێتە هۆی ئەوەی بەرگریەک لە دژی ڤایرۆسەکە دروستکە بەڵێ لەوانەیە بێتەوەی ئەو کەسە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە هەندێک کەس بە سووکی ئەیگری ئەم ڤایرۆسە ئەوەیە کە کوتانی دژی ئینفلۆنزای کردووە لە ساڵانی پێش بەڵێ کوتانی وەرگرت بە تایبەتی کوتانی وەرزی پێشتر یا ئەوەی تقریبا ساڵێک 2 ساڵ پێش ئێستا ئەگەر وەری گرتبێ لەم ماوەیە ئەمە لە هەندێک لە ستەدیەکانە باسیەوەکە ئەم کوتانە سوودی هەیە لەوانەیە بێتەوەی کە بە شێوەیەکی سووک ئەو کەسە بەڵێ کۆرۆنا بگەمە شێکە لەو شتانی کە لەم ماوەیە باسەکرا بڵێ زۆر باشە کاک دوکتۆر وا لەمە دووە پاییزە وا پاییز نزیکە و دەست پێکات وەرزی سەرمایە هەمومان دەزانین وردە وردە دواتریش تا بێت وەرز بڵێن جە و سار دەبێ زۆرینەی پسپۆڕانی بواری پزیشکی و بە تایبەت ئەو پسپۆڕانی کە لێکۆڵینەوە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا دەکەن هۆشداریان داوە هەمومان دەیبیستین کە لە وەرزی پاییزدا هەندێک دەڵێن کارەسات ڕۆدا هەندێک دەڵێن ئەبێ وریابین هەندێک دەڵێن
قوربانیمان دەبێت بۆچی ئەم هۆشداریانە دەدرێت لەبارەی وەرزی پاییز و کۆڕۆناوە کۆڕۆنا ئەتوانێت لە وەرزی پاییزا چی بکات یعنی لە ڕاستی ئەوەی کە بینراوە تەماتوان ئەم ڤایرۆسە و لەو تازەیە جۆرێک بڵێن ئەمەی کە ئێستا هەیە بەڵام وەکو جۆری ڤایرۆس کە کۆڕۆنایە چەند جارێکی تر لە ڕابردووە بڵاو بۆتەوە ئەوەی کە تێبینی کراوە زیاتر لە وەرزی ساردا ئەم کۆڕۆنایە ئەم ڤایرۆسە چالاکی ئەوانەی پێشووتر نەگەمە ئێستا ئەمە ئێستا بینین لە گەرماشا بە هەمان شێوە چالاکی خۆی هەیە بەڵام ئەوەی مای مەترسیە لەم مانگانەی داهاتووە بەتایەتی لە مانگی 10 11 و 12 تا کۆتایی ساڵ دیارە ئەمە کاتی دەستپێکردنی پەتاکانی ترە پەتاوەرزیەکانی ترە پەتای هەڵامەتی ئاسایی بێ ئینفلۆنزا بێ طبعا غێری ئەوە کۆرۆناشمان هەیە مە طبعا کۆرۆنای مرۆڤیشمان هەیە کە ئەوانش ساڵانە غێری ئەم کۆرۆنای کە ئێستا هەیە ڤایرۆسی کۆرۆنا سێ جۆری تری هەیە کە لەناو مرۆڤ ساڵانە بڵاوە بێتەوە ئەمە لەو کاتا زیادەکە بەڵام ئەوەی کە سەبارەت بە کۆرۆنا کۆڤید 19 ئەوەیە کە تۆ لە وەرزی سەرمایە ئەو هۆکارانی کە ئەبێتە هۆی زیاتر بڵاوبوونەوەی ئەوە زیاتر هۆشداری لەوە ئەدرێ ئەو هۆکارانی کە ئەبێتە هۆی زیاتر بڵاوبوونەوەی زیادەکە لەو کاتە زیاتر بێت چۆن ینی خەڵک زیاترە چێتە ناو ماڵەکانەوە نییە ماڵەکان زیاتر لە وەرزی سەرمادا کەمتر تێکەڵاوی هەیە چوونە دەرەوە کەمتر بڵێن چوونە دەرەوە هەیە ئەو کاتە زیاتر مرۆڤەکان لە یەک جێگەدا پەنگە خۆن بەڵێ زیاتر لە ماڵەکانە زیاتر کۆبنەوە لە شوێنەکانە بڵێن اینجا دوایەوە وەرزی دەستپێکردنی قوتابخانەیە قوتابیەکانە گەڕێنەوە بۆ قوتابخانە ئەمانە لەوانەیە هۆکارێک بۆی زیاتر بڵاو بێتەوە لەناو ئەم قەرەباڵیە چونکە لە ڕاستیە پەتایی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا لە مرۆڤێک و بۆ مرۆڤێکتر لە قەرەباڵغیا بڵاو بێتەوە یعنی خراپترین جەوێک کە تایە بڵاو بێتەوە جەوی قەرەباڵغە قەرەباڵغی و داخراو بەڵێ داخرا و قەرەباڵغی کە ئەمە بێتەوەی کە لە نێوان مرۆڤەکانە ئەم ڤایرۆسە بگوێزرێتەوە طبعاً ئەوەی کە تا ئێستا توێژینەوەی لەسەر کراوە طبعاً ئەوەی کە گرنگە ئەو کەسانی کە نیشانەیان هەیە بڵاویەکەنەوە طبعاً ئەوەشی حتا نیشانەی نەبێ باسی ئەو ئەکرێت کە ڤایرۆسەکە ئەکاتە دەرەوە تەنانەت لەگەڵ هەناسەدانیشە یعنی ئەم کەسە نیشانەی نییە بەڵام ڤایرۆسەکە لە لوت و لە قورگ و ئەمانە وجودی هەیە نەبۆتەوەی ئەو کەسە تووشی نەخۆشیکە بەڵام لەوێ پەنگی خواردێتەوە و ماوە مرۆڤ ئەیکاتە دەرەوە لەگەڵ قسەکردنە نسبەتێکی کەم کە باسەکەی لەوانەیە لە دقیقەیەکە 200 ڤایرۆس ئەو کەسە بکاتە دەرەوە لەگەڵ هەناسەدانە ئەوە یەکەم لەگەڵ قسەکردنە کە دەستی کرد بە قسەکردن زیاتر دێتە دەرەوە لەوانەیە بگاتە ئەوەی کە 600 تا 800 تا 1000 ڤایرۆس لە دقیقەیەکە بکاتە دەرەوە دوای ئەوە نیشانەکانی تر کە بوو بە کۆکە ئەو ئەبێ بە 20 میلیۆن تا 40 میلیۆن تا 50 میلیۆن لەوانەیە لەگەڵ لە دقیقەیەکە ئەو کەسە بیکاتە دەرەوە کە بوو بە پژمین کەەوە لە هەمووی قورسترە ئەوە بێتە 200 میلیۆن پرژەکان زیاتر طبعاً ڤایرۆسەکە زیاتر ئەو کەسە ئەیکات دەرەوە لە دقیقەیەک ئەوەتە پژمەکە زۆرترین ڤایرۆسە کاتە ینی وتمان توش بوو بێ بە ڤایرۆسەکە ئەمە یەک کێشەکە ئەمە بێتە هۆی بڵاو بێتەوە کە ئەگەر جەوەکەش داخراوە بێ بڵێن هەوا گۆڕکێژ نەبێ و خەڵکەکان پەنیان خوارد بێتەوە ئەم ڤایرۆسە بڵاو بێت طبعاً ئەوەی کە باسەکرێت لە ڕووی زانستیەوە هەر کەسێکی ئاسایی ئەگەر ڤایرۆسەکە بچێتە لەشیەوە پێویستی بە جورعەیەک هەیە ئەبێ ئەو جورعەیەک کەمتر نەبێ بۆ ئەوی تووشی ڤایرۆسەکەیکە باسی واکرە باسی 1000 ڤایرۆسەکرێت ئەڵەن هەر کەسێک ئەگەر 1000 ڤایرۆس بە جارێک وەرگێت بەڵێ لە 1000 زیاتر وەرگێ لەوانەیە ئەو کەسە تووشی ڤایرۆسەکە بێت کەواتە کاک تۆ قسەکانت ئەیسەلمێنێ لەبەرەوەی بڕی ڤایرۆسەکە دەوری هەیە ئەم ماسکانەی کە ئێمە دەیبەستین ئەگەر تەواو ڤایرۆسەکەش گل نەداتەوە هیچ نەبێ کەمی دەکاتەوە بەڵێ بێگومان یعنی لە ڕاستیە کەسێک کە ماسکی بەستوێ ئەوەی کە بڵێن تووشی نەخۆشیەکە بووە طبعاً ماسک بەستن بۆ کەسی زۆر لە هەمووی گرنگتر بۆ کێ مویمە بۆ کەسێکە نەخۆشیەکەی هەیە طبعاً ئەوەی نیشانەی هەیە یان ئەوەی کۆنتاکتی هەیە بەرکەوتی هەیە لەگەڵ کەسێکە کە نەخۆشی کۆرۆنا هەبێت لە ماڵەوە هەیەی یا ئەوانە ئەبێ ئەویش ماسک ببەستی چونکە تۆ لەوانەیە بەبێ نیشانە گرت بێتێ نیشانەتیانە بەڵام ڤایرۆسەکە تیا بڵاوەکەیت ئەو ماسکە لە 170 بۆ 80 بە پێی جۆری ماسکە طبعاً ئەگەر ماسکێکی ستاندەر بێت شتێکی معقول بێ و لە سێ چین کەمتر نەبێت طبعاً چینێکی فلتەرە ئەمە ئەبێت ئەوەی کە لە 170 بۆ 80 ئەو ڤایرۆسە گلباتەوە یعنی جارەوە لە کاتی قسەکردن و لە کاتی هەناسەدان و حتا کۆکەکەش بەو شوێن نایکاتە دەرەوە کە خەڵکی تر تووشکە ئەجا ئەمە ئەو کەسەی کە خۆی
ڤایرۆسەکەی هەیە ئەگەر کەسی بەرامبەریش بە هەمان شێوە ماسک ببەستێ ئەو چانسەکە هەر زۆر کەمە بێتەوە یعنی ئەو کەسە لەوانەیە لە سەدا 1 تا 5 هەر ئەوەنە چانسی هەیە ئەگەری هەیە کە توش بێت زۆر باشە وێ لێرا یعنی لە ڕاستیە ئیتر لە جیهانە ئەمە بووە بە ستاندرێکی جیهانی هەر باسی ماسک و ماسکەکرێ ینی تۆ پێویستە ماسکت پێوە بێت لە هەر شوێنێکی قەرەباڵغا بووی دەمامک و ماسک شتێکی بڵێن ئیجباریە کە پێویستە بەکاری بێنی بۆ ئەوی دووربی لە گرتنی ئەم ڤایرۆسە زۆر باشە دکتۆر کاوە پێم باشە باسێک لە ئەو نەخۆشیە گوازراوانە بکەین یا با بڵێن ئەو نەخۆشیە پەتاییانەی کە لە وەرزی پاییزدا سەر هەڵدەدەن و ئێستا مەترسی ئەوە دەکرێت کە لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا ئەم نەخۆشیە پەتاییانە نیشانەکانیان لە کۆڕۆنا دەچێت و تێکەڵ ببن دەست نیشانکردنی کۆڕۆنا حەقیقیەکە لە نێوان ئەم هەموو پەتایەدا بۆ پزیشک قورس دەبێت و تێکەڵ دەبێت مەترسی دروستەکەن ئەم نەخۆشیانە چین کە بە گشتی ئەگونجێ لەگەڵ کۆڕۆنایە تێکەڵ ببن کاکتۆر بۆی لە پرسیارەکەم تێبگەی هەموو نەخۆشیانە ناڵێم کە ئەگونجێ لەگەڵ کۆڕۆنا تێکەڵ بن ئەوانی لە وەرزی پاییز و سەرمادا دێنەوە بەڵێ بە ڕاستیان ئێمە وتمان وەرزی داهاتوو کە وەرزی پاییزە لە ڕاستیە کۆمەڵێک نەخۆشی خۆی هەیە غیری ئەم مۆزوعی کۆڕۆنایە تاوان ئێمە وتمان مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئەوە بەهۆی قەرەباڵغی و تێکەڵاویە لە کاتی سەرمایە و تێکەڵاوبوونی زیاتری خەڵکیە و هەروە خاڵێکی تریش بەڵێ ڤایرۆسەکان و میکرۆبەکان لە وەرزی سەرما زیاتر چال نافەوتێن ینی نافەوتێن ئەوەیە کێشەکە زیاتر دەمێنەوە بەڵێ ینی ئەمێنێتەوە ینی بۆ نمونە ئەگەر ئێمە لەم کاتی گەرمایە لەم هەوایی تەنانەت ناو بیناکانیشە مودێکی کەمتر ئەمێنێتەوە وەک لەوەی لەوە کاتی سەرمایە چونکە ڤایرۆسەکە بە سەرما لە ناو ناچێت بە گەرما لە ناوچێت باسەکرێت لەسەر و سی پلەی سەدیەوە ئیتر ڤایرۆسەکە لە ناوە مودێکی کەم لە هەوا ئەمێنێتەوە بەڵێ یانی لێرە بەس لە کاتی گەرما بەرکەوتنی ڕاستەخۆ گرنگە ینی کەسێک نەخۆشێکی هەبێ یان کەسێک نەخۆش بێت لە شوێنێکە خەڵکی بە دەوریەوە بن ئەوە لەوانێ تووشیانکە بەڵام لە کاتی سەرما وانە لەوانەیە ئەو کەسە خۆی نەخۆش بێت لە شوێنێکا بێت ئەو لەو شوێنە نەماوە بەڵام ئەم ڤایرۆسە وجودی ماوە لەو محیطەیە چکە سەرماکە ئەی هێڵێتەوە نافەوتێ ئاسانتر بڵاو دەبێت بەڵێ ئەوەش هۆکارێکی دیکەوە کە لە کاتی سەرمایە لەوانەیە شەپۆلەکە بەهێزتر بێ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە تاو غیری ئەوەش ئێمە کێشەیەکی ترکە هەمانەوەکو بەڕێزت ئاماژەت پێدا ئەوەیە کە ئەم پەتایانی تر هەیە کە لە کاتی وەرزی پاییز و زستانە زیاتر بڵاوە بێتەوە ئەوانیش تەوان پەتا درمیەکانە ئەوانی کە لە نێوان مرۆڤەکانە وەگوتمان هەر لە هەڵامەتێکی ئاساییەوە کە کۆمۆن کۆڵ دێکە بڵێن کە تەنها تووشی بەشی سەرەوەی کۆئەندامی هەناسە بەڵێ ئەنواع وەشکال ڤایرۆسەیە کە تووشی ئەماکە نزیکەی 15 تا 20 تا 30 جۆر ڤایرۆسەیە کە لەوانەیە ئەم کێشانە دروستکە و هەروەها ئێمە کە لە هەمووی قورستر کە لە کاتی پەتا بڵێن لە کاتی سەرما بڵاوێت و ڤایرۆسی ئینفلۆنزایە ئینفلۆنزای مرۆڤ نەک هیومن ئینفلۆنزا ڤایرۆس کە ئەمە طبعا ئەمیش بە هەمان شێوە پەتایەکی قورسە نیشانەکانی نزیکە بەڵێ تەمان ئەو قورسترە چکە ئەو هەن تەنها توشببوونی بەشی سەرەوەی کۆندامی هەناسە نییە لەوانەیە بەرەو بەشی خوارەوەی کۆندامی هەناسە بڕە و هەوکردنی سیەکانی لێ بکێتەوە و لەوانەیە کۆمەڵی نیشانەی قورستری لەگەڵابێت ئەو کەسێک کە هەڵامەتێکی ئاسایی هەیە تەنها لوت ئاوکردن سەرێشە قوڕخوران لەوانەیە تایەکی سووکی لەگەڵابێت و چەند ڕۆژێکە خیانە چاکێ بەڵام پەتا ئینفلۆنزاکە لەرزوتای لەگەڵایە قوڕخورانێکی زیاتر قوڕگێژی بەڵێ بێهێزی ئازاری لەستانی وەکو کۆرۆناکە کەمبوونەوەی ئارەزوو بۆ خواردن و لەوانەیە هەوکردنی سیەکان و هەناسە توندی و ئەی سەبارەت بە تام و بۆ نەدەزان ئەمە ئەوەی کە لێرە ئەوەی کە گرنگە هەندێک نیشانە هەیە ئێمە ئەتوانین وای لێ بکەین کە بڵین ئەمە زیاتر لە کۆرۆنا نزیکە و لە ئینفلۆنزا و لە پەتاکانی کاکتۆر پێشەوەی ئەو نیشانانە باز بکەیت کەواتە دەتوانین بڵین تا ڕادەیەک نزیکترین پەتای وەرزی سەرما کە لە کۆڕۆنا و نزیک بە پەتای ئینفلۆنزای مرۆڤ بەڵێ ئەوە ئەتوانین بڵین بەڵێ بۆ شێوەیەکی زانستی ئەگەر باسی بکەین ئەو نیشانانەی کە هەیەی زۆر نزیکە لە نیشانەکانی کۆڕۆنا بەڵام قورسترە سەختە تەمان ئێمە لە کۆرۆنا ئەوەی کە ئێستا باس ئەکرێ چەند نیشانەیەک هەیە ئەتوانین بڵین ئەمانە زیاتر تایبەتە بە کۆرۆنا وەک لەوەی بە ئینفلۆنزاوە بێت بۆ نمونە تایەکی بەرز لەگەڵ سکچوونە کەمە لەوانەیە لە چەند ڕۆژی یەکەمە دەست پێ بکە ئەمە لەوانەشە لە ئینفلۆنزا ئەمەش ڕووبە بەڵام زیاتر چانسەکە بۆ ئەوە ڕۆکە ئەم کەسە کۆرۆنای بێت تاولەرزێک و لەگەڵ بوونی سکچوون لە چەند ڕۆژی یەکەمە طبعا دوای ئەوەش ئەنجا نیشانەکانی کۆئەندامی هەناسە دەست پێەکە کە قوڕەخوران و کۆکە و
لوت ئاوکردن بە شێوەیەکی کەمتر یان هەناسە توندی کە سیەکان ئەگرێتەوە طبعاً پەتا ئینفلوەنزا لەبارە هەرە قورسەکە لەوانەیە بیاتە سیەکان ینی کەمترە وەک لەوەی ڕەنگە دروستبوونی تاش لە ئەنفلۆنزای بەڵێ ئەویش هەر لەرزوتا هەیە بەڵام لەوانەیە بە شێوەیەکی کەمتر بێ بەڵام ئەوەی کە جیاکەرەوەی ڕئیسی بێ لە بینی ئەم دوانەیە هەوکردنی سیەکانە ئێمە لە پەتای کۆرۆنایە بە ئاشکرا ئەیبینین هەوکردنێک هەیە لە سیەکانە کە بڵێن شێوازێکی تایبەتی خۆی هەیە پێوتێ گراوند گلاس ئەپیرەنسێکی هەیە کە تۆ بە شێوەیەکی بینی لە دوێنە تیشکەکە یان لە سیتیسکانەکە بۆ تایبەتە بە کۆرۆنا بەڵێ ئەمە ئەڵەی نە ئەم نیشانەیە ئەمە تایبەتە بە کۆرۆنا ئەم کەسە ئینفلۆنزانی کۆرۆنایە بە هەمان شێوەش ئینفلۆنزاش کۆمەڵێک لەوانەیە ئەگەر بگاتە حاڵەتێکی زۆر سەخت هەوکردن لە سیەکانە دروستکە ئەوە لە دەگمەنەوە ئەوە لە بەشێکی زۆر کەمە ئەوە تووشەکە ئەین بۆیە هەر کەسێکە هەوکردنی لە سیەکانە بۆ دروستبوو لە سەرەتای نەخۆشیەکە ئێمە زیاتر گومان بۆ ئەوە بین کە کۆرۆنا بێت تاوانیان وتوان ئەمە کێشەکەی لێرە دەست پێەکە ئەم شتانە هەمووی جاری وای ئەوانەی کە کۆرۆنایەکی سووکیان هەیە ڕێک وەکو نیشانێکی هەڵامەت دەرەکەوێت یعنی لێرە ئەمێنێتەوە سەر ئەوەی هەر کەسێک ئەم نیشانانەی هەبوو لە داهاتووە وە گوتمان پێشتیش باسمان کردووە نابێت خۆی ئێهمالکە ئەبێت چەند شتێک بکە یان ئەوە تا خۆی بە نەخۆشی کۆرۆنا دابنی و خۆی عەزلکا لە ماڵەوە کە ئەگەر نیشانەکانی سووک بێ حەز نەکات سەردانی پزیشکە حەز نەکات تاکید کاتەوە هەر بڵێ وەڵام منم نەخۆشیەم هەیە و خۆی وادانێ ئەوە بێ خۆی جیا بکاتەوە کەسانی بەتەمەن ئەوە بڵێ بە هەل هەموو کەسێک یعنی تۆ چکات بڵاوێکیتەوە بۆ خەڵکانی تر لەوانەیە خەڵکی گەنجیش بە قورسی بیگرێ خۆمان بینی و ینی ئەمە لەم پەتایە خەڵکیش گەنجیش پێی مردووە طبعاً ئەو کەسە بێ خۆی جیاکاتەوە ماوەی 14 ڕۆژ بەلایانی کەمەوە 14-15 ڕۆژ لە ماڵەوە و تێکەڵاوی نەبێ و خۆی لەگەڵ نەخۆشیەکە ئەژی و دوای تێکەڵای کۆمەلگا بێتەوە کێشەی نییە ئەگەر سووک بێ ئەگەر نەیەوێت سەردانی پزیشکە بەڵام ئێمە وا ناڵێن ئێمە ئەڵێن ئەو کەسانە هەر کەسێک ئەم نیشانانەی هەیە پێویستە بەلایانی کەم و سەردانی پزیشکێک ئیتر ئایا لە سنتەرێکی چارەسەرایە لە هەر شوێنێک بڵێ شوێنێکە پزیشکێک بیبینێ کە ئەگەر نیشانەکانی زیاتر بەلای ئەوە بێکە گومانی کۆرۆنای لێ بکرێت تەمان ئامۆژگاری ئەدرێتی ئەگەر پێویستکە هەنێ چارەسەری ئەدرێتی و ئەو کاتە بە دڵنیاییەوە کابرا ئەزانێ حاڵەتەکەی خۆی چیە و لە ماڵەوە خۆی کاویش بە هەمان شێوە هەر عینی چارەسەرای لە ماڵەوە خۆی کەرەنتینە تەوان ئەمە لە 180 بۆ نەوەی حاڵەتەکان هەروایە چونکە لە بەری حاڵەتەکە سووکە بەڵام ئەمێتەوە حاڵەتە قورسەکان کە هەناسە توندی و هەوکردنی سیەکان و دابەزینی ئۆکسسیجینی بکەن ئەمانە لە ڕاستیە لە ماڵەوە چارەسەر ناکرێت لەوانەیە هەندێکی بتوانانی ینی ئەویش بۆی بگونجێنی حاڵەتەکە لە ماڵەوە چارەسەرەکەی بەڵام لەگەڵ بوونی ئۆکسسیجینە تەمانەوە یان ئەو کاتە ئێمە ئەینێری بۆ نەخۆشخانەکان لەوێ چارەسەر بگەن زۆر باشە کاکتۆر بەڵام هەرچەند باز لە جیاکردنەوە بکەی لە چارەسەر و ئەم نیشانە لەوەدا هەیە لەمەیاندانە بەڵام من هەروە هەستەکەم ئەرکتان قورسە بێت لە پاییزستانە و نەخۆشیەکان وەک دەڵێ بەسەریە کاتێکەڵە بن زۆر باشە کاکتۆر کەواتە ئەمانە ئیسلمێنێکە ڕەنگە بەهۆی هاتنەوەی پەتاکانی دیکەوە ژمارە و پشکنینانی کە ڕۆژانەکرێ پێویست بە زیادبوون بکە واتە ڕۆژانە ژمارەیەکی زیاتر لە گومان لێکراو دەبێت و پێویستە پشکنین بکەن ڕاستە جوان کە ئەمەش ڕەنگە کۆمەڵی ئەرک زیاتر بکە لەسەر لایانی تەندروستی لە کوردستان زۆر باشە کاکتۆر کەواتە هەرچەند هەندێک لە ڕێنماییدا سەبارەت بەو کەسانەی کە لە وەرزی سەرمادا توش بە پەتا بن نیشانەکانی پەتا با نەڵێن پەتا چونکە ئێمە ناڵێن کۆرۆنایە چییە بەڵام ئایا جگە لەو ڕێنمایانی کە جەنابتان باسان کرد ڕێنمایەکانی دیکەتان چییە کەسێک لە ماڵەوە تووشی نیشانەکانی پەتا دەبێ نازانێ ئایا پەتای هەڵامەتە ئایا هەر پەتای ئەنفلۆنزای وەرزیە ئایا ئەنفلۆنزای بەرازە ئایا ئەنفلۆنزای باڵندەیە ئایا کۆڕۆنایە بەگشتی ئەگەر بەڕوونی بۆیان دیاری بکەی هاوڵاتیەک لە وەرزی سەرمادا توش بە نیشانەکانی پەتا دەبێت چی بکات طبعاً وە گوتمان زوربەی زۆری حاڵەتەکان بە شێوەیەکی سووکە طبعاً ئەمە لە ڕووی زانستیشەوە سەرماوە لە حاڵەتەکانی چی کاکتۆر ئەم پەتایانە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی باسییان کەین طبعاً پەتاش هەیە غێری کۆرۆنا ئینسان بە قورسیەی گرێ ئەوەش هەیە بەڵام ئێمە وتمان بە شێوەیەکی گشتی ئەم کەسانی کە هەر جۆرە پەتایەکیان هەیە نیشانەکانیان سووکە تەنها ئەوەندە پێویستەکە ئەم کەسە چێکێکی خۆی بکاتەوە ئایا حاڵەتەکەی لە حاڵەتە قورسەکان نییە کە پێویست بە هەندێک چارەسەر بکە بێتەوەی ئەوەی کە ئەم هەوکردنە ئەم جۆرە حاڵەتی کە لە لەشیایە بەرەو
سوک بوون بڕوە ئەوە وەکتمان چێکردنێکی پێویستە ئەگەر هەر نەشکرێ ئاساییە ینی هەر کەسێک کە نیشانەکانی پەتایەت چی بکە لە ماڵەوە طبعاً خۆی جیا بکاتەوە ئەمە گرنگە حتا پەتای ئاساییش ئێمە هەموو جۆرە هەوکردنێک و پەتایەکی کۆئەندامی هەناسە لەوانەیە لە کەسێکەوە بۆ کەسێکتر بگوێزرێتەوە ئێمە نەک پەتا ڤایرۆسەکان پەتا میکرۆبیەکانیش بە هەمان شێوە لە ڕێی هەناسەوە ئێمە نەخۆشی سیل ئێستش لە کوردستان و لە عێراق و لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەستایی لە کێشە گرنگە گەورەکان کە ئەوە هێشتا هەر بڵاو بێت و خەڵک لە یەکەوە ئیگرێت طبعاً ئەمە لە ڕێی هەناسەوەش بڵاو بێتەوە بە هەمان شێوە ئەم نەخۆشیانە هەمویان ئەو سیفەتیانەیە کە لە ڕێی کۆندامی هەناسەوە هەر کەسێک ئەو نیشانانە هەیە با لە ماڵەوە خۆی جیا بکاتەوە مراقبەی خۆی بکە مراقبەی ئەگەر بتوانێت تاو ئۆکسسیجین و ئەم شتانی خۆی مراقبە ئەگەر ئەوانە ئاسایی بێت تەنها لە ماڵەوە بمێنێتەوە بەلایانی کەمەوە ینی 10 ڕۆژ تا 14 ڕۆژ لە ماڵەوە خۆی چکەوەی ئێستا باسێکرێ لە ڕووی زانستی و تەنانەت ئەگەر تۆ بتێ پشکنینی ڤایرۆسی کۆرۆناشپی بۆ کەسێکە هەیبێ لە دوای 7 تا 10 ڕۆژ زۆر بە دەگمەن پۆزتیف دەرەچێت زۆربەی زۆری لەو ماوەیە لە ناوەچێ و ترسی ئەوەی نامێنێ خەڵکی تر لی بگرێت بەڵێ یانی کاتە تۆ لە ماوەی 10 ڕۆژ تا 14 ڕۆژە خۆت ئەیەڵیتەوە لە ماڵەوە شلەمەنیکی زۆر بەکارهێنی تەوانەوە شتێکی گرنگە لەم حاڵەتانە چونکە ئینسان لوت ئاوکردن و پژمین و هەندێک ئارازەیە بێتەوە وشک بوونەوەی کەسە قڕگولوتی وشکە بێت ئەو کاتە پێویستەکە شلەمەنیکی زۆر بخواتەوە و هەروە هەڵمی ئاو لە کاتی لوت گیرانە وانە لوت گیران و پژمین و هەڵامەت و ئاوکردنی لوتوانە شتێکی چاکە شتێکی بەسوودە بەس بەو شەرتەی خەڵکی لێەوەی دوور بن تەوان ئەم ڤایرۆسانە هەر نەوەیان بێ لەگەڵ ئەم هەڵمی ئاوەیە زیاتر مەجای بڵاوبوونەوە هەیە تەوان لەگەڵ هەڵمەکەیچکە درۆپلێتێک خۆ دروستێکی کابێتەوەی کە زیاتر لە دەوروبا بۆی ئەو کەسە پێویستە لە شوێنێکە بەتەنیا ئەمە بەکاربێنێ باشە وە لەگەڵی تر ئەگەر تای هەبوو ئازاری هەبوو پاراستۆڵێکی ئاسایی بەکارهێنێ و لەگەڵ ئیسراحەتە ئەمانە ئیتر خواردنیش ئایتە تۆ تا بتانی زۆرشتی باش خۆی باشترە بووی مەناعەت باشتر بێ ئەو کاتە لە ماوەی 10 ڕۆژ تا 4 ڕۆژە نەخۆشیەکە چاکە بێت و کێشەی نابێت زۆر باشە بەڵام زیاتر من خاڵی دواترم دەوێت باشە دکتۆر کاوە پێمانەڵێ ئەگەر بە سوکی گرتمان بۆ ڕێنمانی کە باست کرد لە ماڵەوە دەمێنینەوە بە جێبەجێکردنی و ڕێنمانە بەڵام چ کاتێک لە دەرکەوتنی چ نیشانەیەک لە پێوانی ئۆکسسیجینەکەم لە چەند بوو تاکەم چەند بوو بەڕوونی بۆمان دیاری بکەیت لەو کاتیا ئیتر پێویستە وەک دەڵێ مەجای تێدانی نابێت لە ماڵ بین ئەبێت سەردانی پزیشکێکی ئەو بوارە بکەین ئەگەر بۆمان کرا بەڵێ جوانە تاوان ئەوانەی کە پێویستە سەردانی پزیشک بکەن پێش هەموو کەسێک ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەوانە ناکرێت لە ماڵەوە بەبێ ئەوەی پزیشک بیانی خۆیان چارەسەرکەن تاوان نەخۆشیە درێژخایانەکان چی نەخۆشی پەستانی خوێن نەخۆشی شەکرە تاوان شەکرە زۆر زۆر گرنگە نەخۆشی دڵ و ئەوانەی کە عیلاقی بە سوڕانی خوێن و دڵ و ئەوانەوە هەیە بڵێ نەخۆشی هەستیاریەکان ئەوانەی کە خۆیان نەخۆشی هەستیاری قوڕگ و بۆری هەناسە بەڵێ ئەوانە یان تەنگە نەفەسی ڕەبیان هەیە بەڵێ بە ڕۆماتیزمیەکان بە هەمان شێوە هەر کەسێک نەخۆشی تری هەیە نابێ لە خۆی چارەسەرکە پێویستە سەردانی پزیشکە ئەوە پێویستە ئەو کەسان ئەوە یەکەم دووەمیشیان هەندێک نیشان هەیە وگوتمان لەو کەسە ئەگەر دەرکەوێت کەسێکی ئاسایی بێ هیچ نەخۆشیێکی تریشی نەبێ هەندێک نیشانەی تیا دەرکەوێ ئەویش پێویستە سەردانی پزیشکە لەوانە چەند نیشانێکی زۆر قورسبوونی تایەکی زۆر یعنی ئەگەر بتوانێت گەرمی پێوێک هەبێ لە ماڵەوە ئاین لە ڕاستیە شتێکی گرنگە بۆ گەورە بۆ بچووکیش تایەکی زۆر بەرز بێت پێویستەکە سەردانی پزیشکە ئایا چارەسەری ئەم تایە بکرێت چکە تا لە ڕاستیە خۆی زۆر جار کێشەی تە دروستەکە ئەنجا دوای ئەوە هەناسە توندی یەکێکە لە نیشانە گرنگەکان کەسێک هەستی کرد هەناسەی توندە هەناسی ئاسایی نیە طبعاً هەناسە توندی چییە تۆ لە حاڵەتی ئاسایی هەست بە هەناسی خۆت ناکەی بەڵام کە تو هەستی کرد هەناسە ئەی هەستەکەی هەناسە ناڕەحەتە ئەو کاتە بێ سەردانی پزیشکی بۆی بزانین ئایا سیەکانی گرتوێتەوە ئەم پەتایە ئیتە هەر جۆرێ بێ و ئایا چەندێکی سیەکانیشی گرتوێتەوە و پێویستی بە چ چارەسەرەکەی طبعاً هەناسە توندی شتێکی گرنگە و هەروە هەندێک نیشانەی تر بۆ نمونەوێتمان کۆمەڵێک پەتا لەم کاتا بڵاو بێتەوە هەر کەسێک کە کۆکی بەڵغەمی هەبوو بەڵغەمەکەی خوێنی تیا بۆ نمونە ئەوە شتێکی گرنگ ئەو ئەلارمی ساینە نابێ و کەسە ئێمالیکە ئەبێ بە دوایە بچێت بزانێ ئایا ئەم خوێنە چییە بەڵام عادەتەن خۆی نە لە پەتای کۆرۆنایە لە ئینفلوێنزاش ئەمە زۆر ڕوونایە لە پەتا میکرۆبەکان ئەمە ڕوایە لە نەخۆشی سیل و هەوکردنی سیەمکان بەهۆی میکرۆب و ئەوانە زیاتر ڕوایە ئەو بابەتە بۆیە ئەو کەسە ئەگە ئەم نیشانانەی تیا دەرکەوت پێویستە ئێمالی خۆی نەکە بە دوایە بچێ بزانێ ئایا هۆکارەکەی چی و ئایا پێویست بە چ چارەسەرەکە زۆر باشە دکتۆر کاوە بۆ هیوایی کە
ئەم پاییز و زستان و وەرزی سەرمایە بە کەمترین قوربانی لە جیهان و لە کوردستان هەمومان ڤایرۆسەکە تێبپەڕێنین و بەو هیوایی کە ئەو ڤاکسینانەی کە باسی لەوە دەکرێت و ڕۆژانە ڕاگەاندنەکان دووبارە دەکرێتەوە کە ئێستا باز لەوە دەکرێت نزیکەی 9 ڤاکسین لە قۆناغی کۆتاییدان و بەو هیوایی کە بگەنە جێوە بە هەرزانی و بە ئاسانی دەستمان بکەی و بەکاری بێنین. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرکاوە زیشکی نەخۆشەکانی سم بۆ ناستان. زۆر سپاس بۆ ئەمە. دەستان خۆش بە زۆر سپاس. بینەرانی خۆشەویست، بەرنامەی تەندروستی ئەم جارەمان کۆتایی پێهێنا.